ناوچەی لە ناوڕاستە پارێزگای بەغداد مینەت وەی ڕوحا دیری منە شەواکە خۆی ناویگە و باسیگە لە بیرەوێتن ناوچەی شەواکە یەکی گەلە کوێنترین ناوچەکان لە ناوڕاستە پارێزگای بەغداد میژۆی تیادا و لە 100 ساڵە فەرەتر خۆیش یەکی گەلە جوزە تجارەتی لە ناوڕاستە ئەی ناوچە مردمێ لە ئەی ناوچە معیشەتکردنە نزیکە ئاوی دزدا دوکانێ لە شەواکە تازە نیەنە فەرەیانە لە 40 را 70 ساڵە ئەی دوکانێ لە خۆی ماسی فروشتنە وە لە خواردنەوەی دونی منە بەقالی لەی شوونە پیشەگەرەک گشتێکی دونی من لە ناوڕاستە ئەی شوونە کوچێ لە شەواکە تەسکە مردمە لەی شوونە پڕە لە ژیانە دونی منە مردم دەرچیە مردم هاتێسە ناو بەردەوامە ئەی شوونە مینەدە وەکە ئەوسا لە پارێزگایە لە بەغداد لە ناوڕاستە ئەی گەڵەگە لە ناوڕاستە دژلا دونی منە لە بێنە گشتە ناوچێ لە پارێزگای بەغداد و لە ناوڕاستە ئەی پارێزگا دۆرگرمانە گشتی ناوچێ لە کوێنە پارێزگای بەغداد و خۆی باسە ئەی مژوێ لەکەن شەواکە بەس ناوچەی نییە شەواکە خۆی ڕوح ئەو گیانە بەغدای کوێنە